Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامارتان ویدیویی ندا. زنجیره ناوی Speak English Like an American وەکو ئەمریکی قسە بکە کە ڤیدیۆکانی زنجیرەیە لەو کتێبێکە لەسەر شاشەکەی بینی وەرماگرتووە و تایبەتە بە گفتوگۆی ڕۆژانە و ئەو بابەتانەی کە زۆر بەکارهێنرێت لەم زنجیرەیە باسی ئەکەین و هەر ڤیدیۆیەک گفتوگۆیەکە لە نێوان دوو کەسە کە گفتوگۆکان لەگەڵ یادە TRGایە و let's get started. Lesson 2. Asking for advice. The interviewer goes to a travel agency. He's planning a vacation. He's speaking to Judy Davis, one of the travel agents. What about the Dalmatian coast? It's beautiful. Yes, I've heard of it. It's part of Yugoslavia, isn't it? That's right. I went there last year. It was wonderful. Really? So, you think my wife and I would like the Dalmatian coast? Yes, absolutely. After our trip, my husband and I talked about it for weeks. Do you have any special tours or information that I could look at? Yes, we have several complete vacation packages. You should speak to our tour director. Yes, I'd like to ask for his advice also. Fine, just wait a minute. I'll ask him to come and talk about it with you. Yes, I'd like to listen to him before I decide. ئێستاش با ئەوەی کە گوێویستی بووین ڕوونی بکەینەوە. Asking for advice. داواکردنی ئامۆژگاری. Yes, داواکردنی ئامۆژگاری. Okay, وەک لە ڤیدیۆی پێشترە باسمان کرد، ئەم زنجیرەیە بە شێوازێکە کە مقابلەکەرەکە یان ئینتەرویوەرەکە ئەچێتە شوێنێکەوە و دەست بە گفتوگۆکەن و لە ڤیدیۆی ئەم ڕۆژدا ئەچێتە travel agencyەکەوە کە کۆمپانیایەکی گەشتیاری مەبەستمان لەوەیە. Travel agency يعني أو كومبانياني كإشي قشتياري يكن. بلى. The interviewer goes to a travel agency. The interviewer أو كسيكا شابي قدنا كاكا goes to a travel agency. الرابو يكلم شناني كإشي قشتو جزاركن. Travel يعني قشتو جزار agency يعني دزقة. بلام travel agency يعني دزقة قشتو جزاري. بلام أجر ماناكي بزمانه ئەو شوێنانی کە ئیشی گەشت و گوزار و ئەو شتانەکەن. ئەوانی کە تیکت و ڤیزە ئەوانە. Yes. اینجا بە ئەم ڕستەیە بکەین بە ڕابردوو. The interviewer went to a travel agency. The interviewer went to a travel agency. ئەمە ڕابردووکەیتی goes کە بۆ ئێستایە ئەبێت بە ڕابردوو ئەبێت بە went. Goes يعني بەتوانین بڵێن وەکو بۆ بەردەوامیە يعني بۆ بەردەوامیە ها. ئەوەنا لە ئێستا بەڵام یەک مشکیلە هەیە لە کوردیە دەمی ئێستا لەگەڵ داهاتووە جا نەکراوەتەوە بۆ مناڵی ئەڕۆم ئەگە مەبەستەکە نازانی مەوەستەوێت تۆ لە ئێستای خەریکی ئەڕۆ یا مەوەستەوێت بۆ نووس بینێ ڕۆیا سعاتێکی ترە ڕۆی لە کوردیە دەمی ئێستا و داهاتوو جا نەکراوەتەوە هەردووکیان هەردە بەکارەهێنرێ بۆیە هەنێک جار لەوانەیە مشکلە بۆ فێرخوازانی ئینگلیزی دروست بێت چونکە لە کوردیە بەو شێوازەیە تۆزێ بەڵام لە ئینگلیزیە جاکراوەتەوە بۆن ING لەسەر بوو ئەو بۆ ئەوەیە کە بەردەوامیە بەڵام وڵ بۆ داهاتوو. Anyways, let's get back to the topic. He's planning a vacation. لێرە بەردەوامیەکە بینن. He is planning a vacation. يعني ئەو پلانی he is ئەو هیە بۆ ئینتەرویۆرەکە گەڕێتەوە کاتە ئینتەرویۆرەکە ڕەگەزی نێرە وەک لە ڤیدیۆ پێشوو باسمان کرد. پلانی ئەوەدانێت کە vacation يعني ئەمەی کە بڕا گەشتێک بکات و پشوویەک وەربگرێ. He is planning a vacation. Okay. He is speaking to Judy Davis. کاتە لەم کاتێک کە ئێمە قسە ئەکەین he is speaking ING لەسەر يعني بۆ بەردەوامێتە ئینتەرویۆرەکە قسە ئەکا لەگەڵ کێ؟ لەگەڵ Judy Davis. هەی Judy Davis کێ ئێمە ڕاستی؟ One of the travel agents. One of the travel agents. یەکێکە لە بریکارەکانی کۆمپانیا ترافڵەکە یان کۆمپانیا گەشت و گوزاریەکە. Agent واتە بریکار یان وەک لە ناو خۆمانە باوە دەڵاو. یعنی مەبەست لێرە لەوەیە کە ئەو کەسێکە لەوێ ئیشەکە. ئەو برادری کە لەوێ ئیشەکات travel agent. Okay. اینجا باسە بڕۆینە سەر گفتوگۆکە و بابزانین باسی چیەکەن. Judy Davis ئەڵێ What about the Dalmatian coast? ڕای تۆ چیە لەسەر Dalmatian coast؟ دیارە لێرە ئەم برادەرە کە ڕۆشتووە بۆ ئەم travel agencyە داوای پێشنیارەکە کە بۆ کوێ گەشت بکات و ئەمیش پێ ئەڵێت What about the Dalmatian coast؟ چی ئەڵێ دەربارەی Dalmatian coast کە ئەمە
شوێنێکە ناوی شوێنەکە کەناراوەکانی داڵمیشن دەتوانین بڵین کەناراوەکان یان کەناری داڵمیشن کەمە شوێنێکە شوێنێکە وەکومان ئەڵێ it's beautiful زۆر خۆشە یان زۆر جوانە دواتر ئینتەرویۆرەکە ئەڵێ yes بەڵێ I've heard of it یان گوێم لێ بووە گوێم لەو شوێنە بووە یان بیستومە I have یان تو درێژی بکەیت ئەڵێ I have heard of it بەڵام لە کاتی قسەکردنە کورت دەکرێتەوە هەر ئەڵێیت I've heard of it بیستومە It's part of Yugoslavia, isn't it? بەشێکە لە Yugoslavia وانە ئەڵێ بەشێکە لە Yugoslavia وانە جا ئەم isn't it ئەمە لە کاتی قسەکردنا بەکارهێنرێت بۆ ئەوەی کە تەکیدی تاکیدکردنەوە بەڵێ ئێستا لەبەرەوە it's part of Yugoslavia دواتر نێگەتیڤەکە ئێمە بەکارهێن لە isn't it واتە وانە ئەمیش ئەڵێت that's right واتە ڕاستە وای بەشێکە لە Yugoslavia I went there last year واتە ساڵی پێشوو ڕۆشتم بۆ ئەگاتان لە وێنتەکەیە لە سەرەتا ڕستێکمان کردەوە بە ڕابردوو گۆبوو بە went ئێستا لەبەرەوە لە last year باسی ڕابردووەکە لە I went there last year یعنی ساڵی پێشوو چوون بۆ ئێوە It was wonderful زۆر خۆش بوو یان زۆر جوان بوو زۆر سەرنجڕاکێش بوو شوێنەکە لە ئینگلیزیە زۆر وشە هەیە کە بە هەمان مانای خۆشیان جوانیت کە پلەکانیان ئەگۆڕێت هەر ئێستا بۆ نمونە لێرەیە دوو نمونەمان هەبووتی it's beautiful وتی جوانە لێرەش ئاڵێ it was wonderful هەر تقریباً هەمان مانایان هەیە بەڵام وشەی جیازن Really? So you think my wife and I would like the Dalmatian coast? Really? واتە بەڕاست ئەو شوێنە خۆشە دواتر ئەڵێ so you think my wife and I و تۆ بڕواوایە کە من و خێزانەکەم my wife and I خێزانەکەم و من لە ئینگلیزی ئەو شتە هەیە کە کاتێک تۆ ئەتەوێت باسی دوو کەس بکەیت یەکەم جار ناوی کەسەکەی تریانهێنیت اینجا ناوی خۆدەێن بۆ نمونە ئەڵێیت هاوڕێکەم و من بەڵام لە کوردیا ئەڵێیت من و هاوڕێکم لە ئینگلیزیە ئەڵێیت هاوڕێکەم و من یان لێرە ئەڵێیت خێزانەکەم و من wife واتە خێزان و یعنی خێزان بۆ ئافرەت husband واتە خێزان بۆ پیاو یان مرد بەڵێ ئەڵێ بە so you think my wife and I و تۆ بڕواوایە کە من و خێزانەکەم would like the Dalmatian coast کە ئێمە حەزمان بە Dalmatian coastە بێ یعنی وەسی لەوە ئەگەر بڕۆین بۆ ئێوە بەدڵمانە بێ Yes, absolutely بەڵێ بەدڵنیاییەوە absolutely یعنی بەبێ گومان بەدڵنیاییەوە After our trip my husband and I talked about it for weeks ئەڵێ دوای گەشتەکەی ئێمە after our trip دوای گەشتەکەی ئێمە trip واتە گەشتێکی کورت ها زۆری نەخایاندووە هەر بۆ سەفرەیەکی کورت ڕۆشتون چونکە فەرقیە لەگەڵ journey چونکە journey گەشتێکی دوور و درێژە ئەڵێ after our trip دوای گەشتەکەی ئێمە my husband and I کاتە Judy Davis لەگەڵ پیاوەکەیە ڕۆشتون بۆ ئەو شوێنە Dalmatian coast لێراڵێ my husband and I بەڵام ئینتەرویۆرەکە وتی my wife and I کاتە ئەو دوو شێ کاتوانین کە توانین بە تەواوی فێر ببین wife لەگەڵ husband بۆشمان دەرەکەیە بە تەواوی کە ئینتەرویۆرەکە پیاوە و ئەم برادەرەش travel agentەکە کە ناوی Judy Davisە ئەمیش ئافرەتە بەڵێ ئەڵێ my husband and I talked about it for weeks دوای کە هاتوونەتەوە ئەوە خۆش بۆ شوێنەکە بەلایەنەوە ئەڵێ we talked about it for weeks یعنی بۆ چەندین هەفتە هەر باسمانە کردەوە باسی یادگاریەکانمانە کردەوە ئەو شتانە Okay. Do you have any special tours or information that I could look at? ئەمە دیارە ئینتەرویۆرەکە پرسیاری لێکات کە ئەڵێت Do you have any special tours or information that I could look at? دواتر ئەڵێ هیچ گەشتێکی تایبەت special tour مەوەستی لەوەیە کە بۆ نمونە ئەوفەری تایبەتیان هەبێ بۆ ئەو شوێنە کە ئەڕۆن ئەڵێ Do you have any special tours یان information یان زانیاری هەبێ لەسەری کە من زانیاری هەبێ لەسەر و شوێنە کە من بتوانم چۆن سێرێکی بکەم و معلوماتی زیاترم دەستکرێت لەبارەیەوە Yes, we have several complete vacation packages. You should speak to our tour director. ئەڵێ بەڵێ We have several complete vacation packages ئەڵێ ئێمە
چەند پاکێجێکی گەشتی تایبەتمان هەیە چەند پاکێجێکمان بە تەواوی بۆمە هەموو شتێک لە خۆگرێ ئەوستی لێ بۆمە ئوتێل و بلیت و ویزە و داروبەر عنی ئەم پاکێجانەم هەموو شتێک لە خۆگرێ complete vacation package یعنی پاکێجێک کە هەموو شتێکی تیاابێ you should speak to our tour director تۆ پێویستە قسە بکەیت لەگەڵ ڕابەری گەشتەکە یان بەڕێوەبەر tour director لێرەیە director خۆی بمانێ بەڕێوەبەریەت بەڵام لێرەیان وەست لە ئەو کەسێکە ڕابەری گەشتەکە کات و چۆنڵێ چاوساغیانە. Yes, I'd like to ask for his advice also. بەڵێ منیش حەزەکەم I'd like to ask حەزەکەم کە داوا لە داوای ئامۆژگاری لێ بکەم ینی داوای بکە کە ئەو ئامۆژگاری بکە یعنی وەستی لە تۆر دیرێکتەرەکە یعنی حەزەکە قسەیەکی لەگەڵ بکە بزانێ مەسەلە چی و چیە چی بکە و چی نەکات و تەرتیبات بۆ جۆرە دواتر fine باش just wait a minute یەک دقە بۆسە just wait a minute ینی یەک دقە بۆسە I'll ask him to come and talk about it with you. داوای لێ ئەەکەم کە بێت و قسە لەگەڵ تۆ بکە لەبارەیەوە ینی قسە لەسەر و گەشت و تەرتیباتە بکە لەگەڵ تۆە لەبارەیەوە. Yes, I'd like to listen to him before I decide. بەڵێ لە کۆتایی ئاڵێ بڵێ خۆشحاڵە بم کە گوێی لێ بگرم پێشەوەی کە بڕیارم یعنی پێشەوەی بڕیاریەوە با بڕۆم بۆ کوێ و ئەم پاکێجە هەڵە بژێرێ یان نا. ئەمەش کۆتایی گفتوگۆکەیان بوو تر ئەڕوا بۆ داڵمێشن کۆستیان ناڕوا لەگەڵ خێزانیا نازانم والله أعلم. مام ڕاستی ڕۆ والله نازانم ئەو پرسیارێکی جوانە و بەڕێیەوە ڕات لاوانەیە یان لاوانەیە قۆڵی بۆ ڕێگابرم ئیتر نازانینەوە شتانە بەیوان کە سوودتان لە ڤیدیۆکە وەرگرت بێت و ئەگەر سوودتان لێوەرگرت لایکی بکەن و بە هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر سوودیشتان لێوە نەگرت هیچ پێویست ناگات لایکی بکەن یەک دیسلایکی جوانی بکەن و حەزەکەن کە چۆن بتوانین ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەین. هەستان کرد ئەگەر هەر بۆم زۆر ڕقتان لە ڤیدیۆکەش بۆ هەر ڕیپۆرتێکیشمان لێن بە ئارەزەی خۆتان چی ئەگەن بیکەن تا ڤیدیۆ داهاتوو خاتان لەگەڵ